بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئازیزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی پشتەوەی ڕووداوەکان لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی چەند کەیسێکی تایبەت کە یەکەمیان قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین یانە شەوانەکانی هەولێر بۆچی داخران. دیارە توانم بڵێم هەڵایەکی زۆر لەسەر داخستنی کۆمەڵێکیانی شەوانە لە هەولێر نرایەوە، خەڵک زۆر دەستخۆشی هەبوو بۆ لیژنانەی کە هەستان بەم کارە، بەڵام هەموو ڕووداوێک کۆمەڵێک شت لە پشتیەوە دەمێننەوە کە ئەمڕۆ ئێمە باس لەوە دەکەین لە بنەڕەتدا بۆچی یانە شەوانەکانی هەولێر جاخران. قسە لەسەر ئەم کەیسە دەکەین کە کەیسی یەکەممانە. کەیسی دووەممان قسە لەسەرەوە دەکەین پێوەری زیرەک چی لە بارودۆخی کارەبا دەگۆڕێت کە بەداخەوە بڕیارەکەی ئەمڕۆی وەزارەتی کارەباشمان بیست کە چۆن لە 40 ئامپێرەوە پێوەری زیرەک کراوەتەوە بە 30 ئامپێر، هەر ئەمڕۆ گرفت بۆ بەشێک لە هاوڵاتیان دروست بووە. بابزانین پێوەری زیرەک چی لە گۆڕانکاریەکە لە ناو پێدانی کاتژمێرەکانی کارەبا بە هاوڵاتیان. کەیسی سێمیان بۆچی هاوڵاتیان پارەی ئاو نادەن، گرفتی پێوەری ئاو بەکوێ گەشتووە، وایە حکوومەت لەمەدا قازانجی کردووە یاخۆت زیان دەیانەوێت قازانجەکە بەسەر کیا بشکێتەوە، کێ دەبێ پینەوەپەڕۆی زیانەکانی حکوومەت یاریێمی کوردستان بکا. کامە سێ کەیسن لە خزمەتتانە دەبین، باسییان دەکەین تا کۆتایی لەگەڵمانە بن. کەیسی یەکەمیان وەک ئاماژەم پێکرد باستەوە دەکەین یانە شەوانەکانی هەولێر بۆچی داخران. لەم ماوەیەدا بە لیژنەیەکی تایبەت کە جێگیری پارێزگاری هەولێر سەرۆکایەتی دەکرد پێکاتبوون لە لایەنە پەیوەندیدارەکان لە قایمقامیەت لە لیژنەی تەندروستی لە هەموو ئەوانەی کە عادەتەن ئەچنە شوێنەکان ئەوانەی کە نایاساین دەیان دەخن. 25 یانەی شەوان داخران، بەڵام خاوەندارەتی ئەم یانانە بۆ کێ دەگەڕێتەوە، چەند کەس دەستگیر کران، وایە کێ لە ئێستادا لە زینداندا ماوەتەوە، واتە کێ سزا دراوە و بۆچی ئەم یانانەش داخراون. لە ناو یانە شەوانەکاندا بەگشتی چی دەکرێت لە هەرێمی کوردستان؟ لە ناو یانە شەوانەکاندا مۆزیک کە عادەتەن دەڵێن لایڤ مۆزیک، ئێستا لایڤیشی نەماوە چونکەمانە هەمووی کۆمەڵێک سڕیاتی تایبەتیان هەیە لە ناوەوە، ئەوەشمان بیر نەچێت کە یانە شەوانەکان بەگشتی ئەتوانین بە دوو بەشدا بەشیان بکەین، بەشێکیان ڕاقی و زۆر تایبەتن کە خەڵکێکی دەگمەنیشان لە پشتەوەیە، ئەمانە زۆرتر منەظەمن، بەشێکیشیانەوانن کە ڕەنگە لە زۆربیان لەسەر کوچە کۆڵانەکان زۆر بە ئاسانی ئەتوانی بیاندۆزیتەوە و ئەهلیان هەبێ بە ئاسانی دەیاندۆزێتەوە. لێرەدا مۆزیک و گۆرانی و سەما و دانسی خانمان، خواردنەوە کوحولیەکان، قومار، شاباشکردن و فڕێدانی پارە بەسەرەوە ئافرەتانی کە سەما دەکەن و لە هەمووی خراپتر کاری لەشفرۆشیەکە ئەنجام دەدرێت. تەنانەت هەندێک ڕێستوران، گازینۆ، بار، مەساج لەژێر ناوی ئەمانەدا کاریان بووەتە لەشفرۆشی. ڕەنگە گەر زیاتر وردبینەوە لە کاری لەشفرۆشی لە هەرێمی کوردستان هەر یەکەمان لە شوێنی خۆمان بتوەقین لەو داتاوە ئامارانەی کە هەن، هەرچەندە دەستخستنی داتاوە ئاماری دەقیق ئەستەمە، چونکە بەشێکی زۆری ئەمانە ئەتوان بڵێم زۆرینەی هەمووی با نهێنی و لە ڕێگەی باند و لە ڕێگەی ئاسانکاری تایبەتەوە بۆیان دەکرێت. ئەو خانمانەی کە بۆ کاری لەشفرۆشی لە ناو یانە شەوانەکان و شوێنانەی کە لەژێر ناونیشانەکانی داوە کە ئاماژەم پێکردکاری لەشفرۆشی دەکەن، تەمەنیان لە نێوان 13 بۆ 40 ساڵ دەبێت. هەندێک خانم هەن ناویان ناون VIP. ئەمانە لە کام لە یانە لەشفرۆشەکاندا یا یانە شەوانەکاندا دەمێننەوە. یاسایەکیان هەیە زۆر تایبەتە بۆی کە نەناسرێنەوە، دەستیان کەشف نەبێ یا بە جۆری لە جۆرەکان سڕیاتی خۆیان بپارێزن. هیچ خانمێکی لەشفرۆش دوو شەو زیاتر لە یەکیانە بۆی نییە بمێنێتەوە. بۆیە ئەم یاسایە وا دەکا کامە یاسای خۆیانە وا دەکا زۆرینەی یانە شەوانەکان پێکەوە زنجیرەیی وەکو باند کار دەکەن، دەبێت حتمما لینکیان پێکەوە هەبێت. ئەو بڕەپارەیی کە وەردەگیرێت لە بەرامبەر و کاتێک کە ئەو خانمە لەگەڵیا دەبێت دەکرێت بە چەند بەشێکەوە، بەشێکی بۆ خودی دەڵاڵ یا خاوەنی یانەکە دەبێت، بەشێکی بۆ خانمەکە دەبێت و هەندێک شوێنیش ئەمەیان وەکو مانگانە بەکرێگرتووە ئەم خانمە. بەداخەوە ئەمەی هەمووی کە باسەکەین لە هەرێمی کوردستانە. بۆیە بەڕێککەوتن لەگەڵ خانمەکە دەست دەکرێت بە کاری لەشفرۆشی. ئەمانە لە کوێوە دێن ئەم خانمانە؟ بەڵە خەڵکی هەرێمی کوردستانیان تایە، بەشێکی زۆریان خەڵکی ئێرانن بە کورد و بە فارسەوە،
بەشێکی عەرەبن لە پارێزگاکانی هەرێمی کورد لە پارێزگاکانی عێراق و هەروەها لە سووریاوە دێن بەشێکی تەنانەت چینیان تێدایە بۆیە خەڵکی تورکیایان تێدایە بۆیە هەموو ئەمانەیان تایە بەڵە خەڵکی هەرێمی کوردستانیشیان تایە ئەوەی کە لە هەولێر ڕوویدا و دوای ڕوودانەکەی دەستیان کرد بە داخستنی کۆمەڵێک یانە چی بوو چیرۆکی داخستنی یانە شەوانەکانی هەولێر لێرەوە دەست پێ دەکا کاتێک کە دوو سەرمایەدار کە کاریان خاوەنداریەتیم یانانەیە و هەردووکشیان پاڵپشتی حزبی باشیان هەیە ئەتوانم بڵێم لە هەرەمی دەسەڵاتیشەوە تەنانەت پاڵپشتیان هەیە و خزمایەتیان هەیە پێکەوە ساڵانێکە کاریان خاوەنداریەتیم یانانەیە یەکێک لەو بڕیارانەی کە پێکەوە هەیەە لەوەی کە دەبێت پێکەوە کار بکەن وەک ئاماژەم پێکریاسایەکیانەیە دەبێت لە 2 شەو زیاتر خانمێک لە یانەیەک نەمێنێتەوە بۆی کە کەشف نەبێت بۆی گەر کەسێک بە شوێنەوە بێ نەیبا چکە ڕکەبەریەک لە نێوان یانەکانە هەیە هەرچەندە ئەمان بەشێکی ترسیان ڕکەبەری نێوان یانەکانە نەکەوەی کە کەسێک بێت سڕیان هەڵماڵێ دژیان کار بکە بۆی کە کۆتایی بەم فەساد و خراپەکاریە بێنرێکە لە ناو یانەکاندا ئەنجام دەدرێت کاتێکە پێکەوە کار دەکەن ماوەی ساڵانێکە 10 ساڵ دەبێت یەکێک لەم خاوەن یانانە دێت لە ئێرانەوە ڕێژەیەک لە خانمی تازە دێنێت تازە پێگەشت و ئەو ڕێژەی کە دەستم کەوتووە بە پێی زانیاریەکان باس لەوە دەکەن 50 خانمی لەش فرۆش دەبێت دەیان هێنێت بەڵام کاتێک کە تەبەن بەڕێکاری یاسایی هەموو دێنرێنە ناو هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی فڕۆکەخانەوە یا لە ڕێگەی مەرزەکانەوە زۆر باسانی دێنرێت ئەم 50 خانمە هەم کوردی تێدایە هەم فارس کاتێک دەیانێنێتە هەرێمی کوردستان مەسرفێکیان تێدەکات چونکە ڤیزا و وەرگرتن و کاروباری نیشتە جێبوونیان هەمووی دەبێت لەسەر یانەکان بێت کاتێک کە هەموو ئەم کارانە دەکا وەکو ڕابردوو نایەت هاوکار بێت لەگەڵ هاوسەرمایەدارەکەی دیکەی کە پێشتر پێکەوە کاریان کردووە هەر خانمێکیان کە هێناوەتە ناو باندەکانیانەوە پێکەوە کاریان پێکردووە لەسەریان بۆیە ئەم جارە ئەم نایەت شەریکایەتی لەگەڵ ئەمەیان بکە ئەمەیان دەبێتە کێشە لە نێوان ئەم دوو سەرمایەدارە ئەم کێشە گەورەتر دەبێت تا واستەی بەرپرسانی باڵا حزبی لەو ناوچەی ئاگادار دەکرێنەوە بۆیە لەمەوە دەستەکرێ بە داخستنی هەندێک یانە ئەو یانانە داخراون ئەو یانە ڕاقیانە نین کە لە هەولێردا هەن کەرچەندە هەمویان خاوەنداریەتەکەیان بە پێی زانیاریەکان دەگەڕێتەوە بۆ ئەو خەڵکەی کە بەڵە دەسەڵاتیان هەیە لە ناو حکوومەت و لە ناو حیزب باڵا دەستەکاندا دەیجینا یاسایەک هەیە کە دەوترێ ئەوەی لە هەرێمی کوردستان بازرگانی گەورەی کاری لە شفرۆشی یا تلیاک بکە دەبێت ئیلا پاڵپشتیەکی هەبێ ئەگینا بە هیچ شوازێک ناتوانانی دەست بۆ ئەم بزنسە گەورانە ببەی کاری لە شفرۆشی یاخۆت کاری مەوادی بێهۆشکار لێرەوە دەست دەکرێت بە داخستنی و یانانەوە کاماشم پێکرد ئەوانش دا ناخرێن کە ڕاقین و گەورن و لە شوێنە ڕاقیەکانی هەولێردان کۆمەڵێک یانەی دیکە کە وەک بەرپرسانی قایم قامیەت و پارێزگای هەڵەبجە خۆشیان دەڵێن هۆکاری داخستنی ئەم یانانە بۆەوە دەگەڕێتەوە مۆڵەتیان تازە نەکردوێتەوە پارێزگای هەولێر ببورن مۆڵەتیان تازە نەکردوێتەوە یاخۆت مۆڵەتیان بەسەر چووە و مۆڵەتیان نییە یاخود کارمەندەکانیان کە تێیدا کاریان کردووە کارتی تەندروستیان بەسەر چوە یا کارتیان نەبووە ئەمە هۆکار بووە ئەمەیان کردوێتە پاساو بۆ داخستنی کۆمەڵێکیانە کە باس لەوە دەکەن ئەم یانانەش لە هەمان کات ڕکابەری کۆمەڵێک یانەی دیکە بوون بۆ سەرکوتکردنیان و نێشتنی ڕکابەرەکانیان بۆ یامانە داخراون لە کاتی داخستنی ئەم یانانە 200 کەس دەستگیر کراون کە بە پێی زانیاریەکان ئەوەندەی کە بە دووەداچوونم کردووە هەموو 200 کەسە لە ئێستادا ئازاد کراون لە بەرەوەی کەس تا ئێستا سزا نەدراوە یا نەماوەتەوە بۆیە شەڕی ئەم دوو سەرمایەدارە وا دەکات کە کاری لە شفرۆشی دەکەن وا دەکات کە هەڵمەتێک بۆ پینەوە پەڕۆکردنی شەڕی ئەم دوانە و بەرزنەبوونەوەی دەنگیان و بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەڵمەتێکی داخستنی یانەشەوانەکان لە هەولێر دەست پێ دەکات کە وەک ئاماژەم پێکرد 200 کەس دەستگیر دەکرێت کۆمەڵی یانەشەوانە دەکرێتەوە لە هەمان کات ئامانشی کە یانەکانیان داخراوە بەردەوام بوون لە کاری خۆیان چکەمانە مەسروفیان کردووە و ئەساسی کاریشیان کاری لە شفرۆشیەکەیە کە زۆرترین کاریان ینی زۆرترین جەهاتیان بۆ پەیداکات و لە شوێنی تر لە ژێر ناوی دیکە لە ئێستاشدا بەردەوامن لە کاری خۆیان کە ئەوەی بینیمان هەڵمەتێکی باش بوو هەموو لایەکیش سوپاس و پێزانین هەبوو بە بەرپرسانی ئیداری پارێزگای هەولێر بەڵام ئەوەی کە لە پشتی داخستنی یانەشەوانەکانەوە بوو
ئەمە بوو کە باسمان کرد ئەمە کەیسی یەکەممان بوو کە قسە و باسمان لەسەر کرد هەرچەندە بەداخەوە وەکو ناوهێنانی سەرچاوی زانیاریەکانمان ئەوانەی کە زانیاریان پێداوین بە هیچ شێوازێک ناوێرن خۆیان ئاشکرا بکەن یا لێدوانی فەرمی بدەن تەنها ئەوەندە نەبێت کە دەیانتوانی زانیاریەکان بۆ ئێمە پشتڕاستکەنەوە بەبێەوەی کە توانین ناویان بهێنین ئەمە بابەتی یەکەممان بوو کە پێشکەشمان کردن ناوبڕێکی کورد لا کەیسی دووەمدا پێتان دەگەمەوە. دووبارە سڵاوتان لەبێت. ئازیزان پێوەری زیرەک چی لە بارودۆخی کارەبا گۆڕیوە؟ ئایا کاتژمێرەکانی پێدانی کارەبا زۆرتر بووە یاخۆت نا؟ لە ئەساسا بۆچی پێوەری زیرەک داهێنرا؟ با لەمەوە بکۆڵینەوە. پێوەری زیرەک چییە کە دوایی دێنە سەری؟ بەڵام لە هەرێمی کوردستان ئەگەر هاوکارانم و گرافیکەمان بدەنێ بۆی قسە و باس لەسەر گرافیک بکەین و داتا باسی بکەین. لە هەرێمی کوردستان زیاتر لە 1,750,000 هاوبەشی کارەبامان هەیە لە 1,750,000 وام ڕێژەیە تا دێت زیاتر بەرزە بێتەوە وەکەوەی کە بەرپرسانی کارەبا باز دەکەن ئەم ڕێژەیە بەرەبەرە زیاتر بەرزە بێتەوە چونکە ئەو کاتێک کە گرێبەستی تەنانەت پێوەری زیرەک کراوە نزیک بە ملیۆنێک هاوبەش هەبووە بەڵام ئێستا بەرز بۆتەوە بۆ 1,750,000 هاوبەش لە هەرێمی کوردستان و لە ئێستادا کە خۆی دوایی دێمە سەرەوەی کە ئەم گرێبەستەکەی کراوە چۆن کراوە کێ کردی لە ئێستادا 180 خەڵک لە هەرێمی کوردستان پێوەری زیرەکیان بۆ بەستراوە وەکو پێوەری ئاو نییە دەبێ من پێوەرەکە بکڕم بیبەستین ئەو کاتە حکوومەت بێ بەدەمانەوە کە جیاوازیەکی هەیە لە بینی هەردوو کەیسی دووەم و سێمە باسی ئەوە دەکەم چکە ئەمە هەموو ئەمانە حکوومەت هەرێمی کوردستان خۆی پارەی پێوەرەکەی داوە خۆی کڕیوێتی خۆی دەیبەستێ بەبێەوە هیچ کولفەیەک بکەوێتە سەر هاوڵاتیان کەواتە دێمە سەر گرافیکی دووەم بابزانین چۆن کارەبا کرایە پێوەری زیرەک لە ساڵی 2018 وەزیری بە وەکالەتی کارەبای ئەو کات بەڕێز ئاشتی هەورامی بوو لە دەرەوەی وڵات ڕێکەوتنێکی ئەنجامدا بۆ پێوەری زیرەک بە قەبارەی 300 ملیۆن دۆلار. پاساوەکانی بەستنی پێوەری زیرەکیش ئەمە بوو لە پێناو کەمکردنەوەی خەرجیەکانی حکوومەت واروە باشترکردنی خزمەتگوزاریەکان لە هەمان کاتە بە پاساوی ئەوەی لە هەرێمی کوردستان 145 کارەبا بە فیڕۆ دەچێت بە فیڕۆچۆنی کارەبا تا ئەو ئاستەی کە 115 بێ شتێکی ئاسایی و نۆرماڵە لە هەر وڵاتێک ئەگەر بێت و 115 کارەبا بە فیڕۆ بچی ئاساییە بەڵام لە 15 کە زیاتر دەرچوو ئەمە ئاسایی نییە بەڵام لە هەرێمی کوردستان ئەو کاتە 145 کارەبا بە فیڕۆ چووە بۆیە هاتووەن لەوەی کە پێوەری زیرەک ببەستن لە پێناو کەمکردنەوەی بە فیڕۆچوونی کارەبا و زیادکردنی پێوەرەکانی زیادکردنی کاتژمێرەکانی کارەبا بە هاوڵاتیان کە کارەبایان پێ بدرێت. واتە ئەگەر بێت و ئەم کۆمپانیایە کەم گرێبەستەی لەگەڵدا کراوە سەرکەوتوو بێ لە بە فیڕۆنەچوونی کارەبا دەبێ لە 180 ڕێژەی بەستنی پێوەری زیرەک ڕێگری کردێ بێ لە بە فیڕۆچوونی لانی کەم 123 کارەبا و لە ڕێژەی 145ەکە کە پێشتر باسمان کرد کە کارەبا بە فیڕۆ دەچوو. باشە ئەم 115 کاگەروتمان ئاسایی بێت واتە دەمێنێتەوە 130ەکەی ئەگەر 180 لە سیەکە دەرکەین بە کۆی گشتی دەبێت 23 چارەسەر کرابێ و ئەو کاتە دەبێت کاتژمێرەکانی کارەبا زۆرتر بوو بن بەڵام لە هەرێمی کوردستان من کە قسەم لەگەڵ وتەبێژی وەزارەتی کارەبا کرد باسی لەوە دەکرد کە مەرج نییە تاو کاتێک ئێمە پێوەری زیرەکمان بەست ئیدی کاتژمێرەکانی کارەبا بەرز بێتەوە یا بە فیڕۆچینەوەکە کەم بێتەوە هەرچەندە کەم بووەتەوە ڕێژەکەشی باشە بەڵام مۆزوعی بەستنی پێوەری زیرەک تەنها ئەوە نییە لەسەر کۆڵانەکەتان پێوەرێکی زیرەکتان بۆ ببەسترێ ئیدی بڵێن پێوەری زیرەک کەوتووەتە کار بۆیە کۆمەڵێک ڕێگەی دیکە ماوە تاو کاتانە ئەمانە تەواو بکە و کاتە بە دڵنیاییەوە بەپێی وتەی وتەبێژ دەبێ کاتژمێرەکانی کارەباش زۆرتر بن وەک ئاماژەمان پێ کرد لە ئێستادا 180 تەنها پێوەری زیرەکیان بەستووە.
نزیک بە ١٨ کاری وەزارەتی کارەبا کارەکانی وەزارەتی کارەبا دراوەتە کەرتی تایبەت. ئەمە قسەی من نیە، قسەی پەرلەمانتارانە کە باس لەوە دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نۆیەمدا ئەوەی کە دەردەکەوێت بەشێکی زۆری کارەکانی حکوومەت دەدرێتە کەرتی تایبەت و کۆمپانیەکان و وەزارەتی کارەباش نزیک بە ١٨ دراوەتە کەرتی تایبەت. ئەو کۆمپانیانە کێن کە بوونەتە بە دیلی وەزارەتی کارەبا و کارەباش هەر خراپتر بووە. ناوی کۆمپانیەکانی هەنم چکەمانە بە فەرمین ناوەکانیان وەرگرتووە: کۆمپانیای ئەحمەد ئیسماعیل، کۆمپانیای کار، کۆمپانیای قێوان گروپ. هەرێمی کوردستان خاوەنی 14 وێزگەی بەرەمێنانی کارەبایە. هەروەها کۆمپانیای سەرداریشمان هەیە، ببرن کە من بیرم چوو، کۆمپانیای ماسیشمان هەیە کە ئەم 5 کۆمپانیایە ئێستا کار دەکەن بوونەتە بەدیلی کارەکانی وەزارەت. بەڵام لە هەرێمی کوردستان لە دوای ئینفۆگرافیکە 14 وێزگەی بەرەمێنانی کارەبامان هەیە کە ئەمە وێزگەکانن. بەنداوی دووکان چەند لەم وێزگانە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆین. بەنداوی دووکان بەڵامە سەر بە وەزارەتی کارەبایە، بەنداوەکەژی حکوومەتە. بەنداوی دەربەنی خان بە هەمان شێواز و هەروەها لەگەڵ وێزگەی بازیان کە ئەمە وێزگەکە خۆی هی حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام ئەوەی کە ئێستا کاریتیاکە کۆمپانیای قەیوانە. وێزگەی خەباتمان هەیە کە کۆمپانیای کارە، وێزگەی خورماڵە کۆمپانیای کارە، وێزگەی بازیان وەک ئاماژەمان پێکرد کۆمپانیای قەیوان کاریتیاکە، وێزگەی گەرمیان کۆمپانیای ئەگریگۆ، وێزگەی بەعادرێ کۆمپانیای سەردار، وێزگەی دوهۆکی غازیە کۆمپانیای ماس، وێزگەی هەولێری غازی و لەگەڵ وێزگەی سلێمانی غازی. ئەمانە هەردووکیان غازیەکان کۆمپانیای ماس سەرپەرشتیان دەکات و کاریان تێدا دەکات. وەزانیارێکی دیکەژێ لەوەی کە وێزگەی خۆری مێرگەسۆر کە گەورەترین وێزگەیە لە هەرێمی کوردستان و عێراق، وێزگەیەکی خۆریە کارەبا بەرهەم دێنێت. ئەمەش بڕیار وایە بەم نزیکانە بکەوێتە کار، بەڵام هێشتا ئەمە لەسەر بەرەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان حساب ناکرێت. توانای بەرەمێنانی کارەبا لە کۆی وێزگەکان چەندە و ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە چەند کارەبا هەیە؟ کۆی گشتی وێزگەکان هەرێمی کوردستان توانای بەرەمێنانی 7000 و ئەمەوەمان پێڵێ کە بەڵە 3 جۆر وێزگەی بەرەمێنانمانێ: غازی، کارۆئاوی و هەروە نەوتی ڕەش. وەک ئاماژەم پێکرد بڕیار وایە لەوەی کە وێزگەیەکی خۆریش کە پرۆژەکەی افتتاح کراوە و دەستکراوە بە کارەکانی لە داهاتوودا بەرەمێنانی ئەم کارەبا لەم وێزگە خۆریش کە دەکەوێتە ناوچەی مێرگەسۆرەوە دەست پێ بکە ئەمەشمان هەیە. لە کۆی گشتی وێزگەکانی هەرێمی کوردستان توانای بەرەمێنانی 7500 میگاوات کارەبایان هەیە. ئێستا 3350 میگاوات کارەبا بەرهەم دێنن. بەرەمێنانی کارەبا 3350 میگاوات وتەی وتەبێژەکەی وەزارەتی کارەبایە کە هەفتەی ڕابردوو لێدوانیدا بوو کە ئەمڕۆ ئەوەی کە من بینیم بڵاو کرابوویەوە وەزارەتی کارەبا دەڵێت توانای بەرەمێنانی 3500 میگاوات کارەبایان هەیە. زۆرترین خواستی هاوڵاتی لە وەرزەکانی سەرما و گەرما کە من بە دۆراچوونم بۆ کردووە لەلایەن لیژنە تایبەتەکانەوە دەڵێ نزیکی کەم و زۆر لە 6000 میگاواتە. ئەگەر ئێمە توانای بەرەمێنانی 7500 میگاوات کارەبایان هەبێ هەموو وێزگەکان، پێویستی هاوڵاتیانیش لە 6000 میگاوات بێت، کەواتە ئەگەر بێت و گرفتی سوتەمەنی لە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا چارەسەر بکرێ، ئەوە ئێمە باسانی دەبینە خاوەنی 24 کاتژمێر کارەبا لە هەرێمی کوردستان. بەپێی گرێبەست لەگەڵ کۆمپانیەکان بەرەمێنان دەبێت چەند کارەبا بەرهەم بهێنن. ئەمە پابندبوونێکە لە نێوان لەو گرێبەستەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یا وەزارەتی کارەبا لەگەڵ کۆمپانیەکان کردوویەتی. بۆ نمونە لەوەی کە لەگەڵ کۆمپانیای ئەحمەد ئیسماعیل گرێبەستێکی کردووە دەڵێ دەبێت توانای بەرەمێنانی لای ئەحمەد ئیسماعیل بۆ نمونە وێزگەی بەرەمێنانی کارەبای چەمچەماڵ 1500 میگاواتە، بەڵام تەنها 750 میگاوات کارەبا دەداتە وەزارەتی کارەبا. لە هەمان کاتە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ بۆ ڕێککەوتنەشی کە هەیە لەگەڵی. بەڵام ئێستا دەڵێن چی؟ بۆ نمونە دەوترێ کارەبای هەرێمی کوردستان دەفرۆشرێت. وتەبێژی وەزارەت دەڵێت ئێمە کاتێک کە توانای ئەوەمان نییە سەرجەم بۆ نمونە سوتەمەنیەکان بۆ وێزگەی ئەحمەد ئیسماعیل لە چەمچەماڵ دابین بکەین لە مقابل ئەو توانایی کە نیمانە یا ئەوەی کە بۆی دابینەکەین لە مقابل ئەوەندەی لێکەمەکەینەوە ئەوەندە کارەبا وەرەگرین ئەوەی ئەمێنێتەوە لە بروی بیداتە ئێمە
ئەم کۆمپانیایە دەیفرۆشێتە پارێزگاکانی عێراق و لە مقابلدا لەوێوە سوتەمەنی بۆیێت بۆی ئەمەیان ناوە بە قسەی وتەبێژی وەزارەتی کارەبا ئەمە یەکە لێم ناوی لێ نراوە فرۆشتنی کارەبا بە پارێزگاکانی عێراق لە هەمان کاتە ئێمە بیرمان نەچێت بەڵە پێشتریش کارەبا کڕاوە لە تورکیا و لە ئێرانیشەوە ئەوی کە دەبینین ئێستش بۆ نمونە لە پێنجوێن کە وەزای کارەبا چۆنە لایەکەوە کارەبا دەکڕین لایەکەوە لە بەروی توانای دامینکردنی سوتەمەنیان بۆ وێستگەکان نییە لە مقابلی ئەوەی کە ئەو کارەبایە بدرێتەوە بە حکوومەت هەرێمی کوردستان بڕێک لەو کارەبایە دەدرێتە پارێزگاکانی عێراق و حکوومەتی عێراقی سوتەمەنیەکە بۆ وێستگانە دابین دەکات. ئەنجامی دانانی پێوەری زیرەک دیارە بەپێی وتەی وەزارەت دەڵێ 1150 مێگاوات تەنانەت کورتێنانی کارەبایان هەبووە و ئەوەش ناشارنەوە کە ئەمە لە 2016ەوە کاماژەم پێکرد و جۆرە فرۆشتنە لەگەڵ عێراقدا هەیە بەڵام بابزانین دانانی پێوەری زیرەک زیانێکی گەورەی لە حکوومەت داوە و هیچ سوودێکی بۆ زیادبوونی کارەبا بۆ هاوڵاتیان نەبووە. حکوومەت لێرەدا گرافیکەکانم زیاتر بۆ ڕوونکەنەوە بۆ نمونە ئەمڕۆ بڕیارێکی دەرکرد لەوەی کە پێوەری زیرەک کە ئێستا بۆیان بەستوین و هێشتا ماوە 180 بەستراوە لە هەرێمی کوردستان بۆ هەر ماڵێک کە پێوەری زیرەک بەسترا بێت 40 لە 37 تا 40 تا ئاخیری 41 ئامپێر توانای پێدانی کارەبای هەبوو بەڵام ئەمڕۆ لەبەرەوەی کە شارێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و وێستگەکانی بەرهەمێنانی کارەبا هەیە ئەمڕۆ ئەم 40 ئامپێرە کراوەتەوە بە 30 ئامپێر بەداخەوە کە لە هەمان کاتا دەبینین کاتژمێرەکانی پێدانی کارەباش کەمی کردووە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستاندا بۆیە وەزعی کارەبا لە هەرێمی کوردستان چادێ خراپتر دەبێت هەرچەندە دەبێت پێوەری زیرەک هەم کاتژمێرەکە زیاتر بکە و هەم پێدانی کارەبا زۆرتر بکە ئایا ئەم پێوەری زیرەکە لە ئێستادا بەکاردێت بۆ شوێنی کارگەکان کە بەشێکی زۆری کارەبا لە هەرێمی کوردستان بە پێی داداکان کارگەکان دەیبن و ئەمەشی هەموو بە یاسا ڕێک خراوە بۆی هەر دەبێت بە یاساش توانین ئەمە ڕێک بخەینەوە بەڵام ئەوەی کە ئێستا ڕوونە ئەوەیە کە هاوڵاتی چادێت لە ژێرفشاری پێدانی پارەی کارەبا دەبێت بەڵام لە هەمان کاتە کاتژمێرەکانی کارەبا هەرچەندە کەمتر بێتەوە هەر بە زیانی هاوڵاتیە لە بەرەوەی پێوەری لەولاوە دەبێت کارەبای مۆلیداهلیەکان زیاتر دەکات و نرخی مۆلیداهلیەکان مانگانە زیاتر دەبێت شتێک هەیە کە من دەمەوێت ڕوونی بکەمەوە زۆر بۆ هاوڵاتیان بووەتە واسواسە لەوەی کە بۆچی پسوڵەی کارەبا 6 مانگ جارێک یا 3 مانگ جارێک یا 4 مانگ جارێک دێتەوە بۆیە هەندێک باوەڕیان وابوو لەوەی کە ئەم پسوڵە هەرچەندە دوا بکەوێت پارەکە زۆرتر دەکات لەسەر هاوڵاتیان ینی ئەگەر مانگ بیدەن کەمترە مانگ بدرێت تەنها بۆ ئەوە ئاسانە کە تۆر نرخەکەی کەمە ئەجینا حسابی کارەبا لەسەر پسوڵە بەپێی ڕۆژە هەر هاوڵاتیەک لە هەر پێوەرێکدا ڕۆژانە بۆی هەیە 15 وحدە کارەبا سەرف بکات تا 15 وحدەکە بە 18 دینار بۆ یەژمار دەکرێت لە 15کە کە دەرچوو واتە لە مانگەکەی 450 وحدە دەکا لە 450کە کە بووە 451 تا 900 وحدە بە 22,000 ژمار دەکرێت لە 900 وحدەکە لە مانگەکە دەرچوو چووە سەرترەوە لە 900کە دەرچوواتە ئەو کاتە بە 42 بۆ یەژمار دەکرێت ئەمە حساباتی پێوەری زیرەکە یا بەگشتی کارەبایە لە ماڵەکاندا کەمە بۆ دوکان و شوێنەکانی دیکە کارگەکانی دیکە جیاوازی هەیە بۆ ئەوەی کە دەیبینین وەگاماژەم پێکرد خراپتربوونی بارودۆخی کارەبا و پێوەری زیرەکیش نەیتوانی هیچ لە بارودۆخی هاوڵاتیان و بارودۆخی کارەبا بگۆڕێت ئەمە تەوەری دووەم بوو کەیسی سێم باز لە پێوەری ئاو دەکەین هەرچەندە شتێکەیە کە پێتان بڵێم لە بەستنی پێوەری زیرەکدا نزیک بە 300 ملیۆن دۆلار حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هاتووە پارەی پێوەری زیرەکی داوە لە وڵاتی سین هێناویەتی بەڵام لە پێوەری ئاودا بەو شێوازە نییە کە دەبێت هاوڵاتی خۆی ئەمە دابین بکە ناوبڕێک لە کەیسی پێوەری ئاو پێتان دەگەمەوە. بەڵازیزان باز لە پێوەری ئاو دەکەین بزانین هۆکار چییە کە هاوڵاتیان پێوەری ئاو نابەستن هەرچەندە بەشێکی حەق زۆرەکە لای هاوڵاتیە لە بەروی لە هەندێک ناوچە حکوومەتی هەرێمی کوردستان
هەرچەندە بە یاساڕێکی خستوێ بەڵام دزیەکی محتەرەمانە لە هاوڵاتیان دەکات. ئەمەش چۆنە بۆتان ڕوون دەکەمەوە. لە هەرێمی کوردستان بەپێی جاچاکان 1 ملیۆن هاوبەشی ئاومان هەیە کە بریتیە لە ماڵ، دووکان و بازار. 150 ئەم هاوبەشانە متمانەیان بە پێوەری ئاو نییە، لە بەروی 150کەیان پێوەری ئاویان هێشتا نەبەستووە، لە بەروی باوەڕیانەوە ئەم پێوەرە تەنانەت هەواش دەخوێنێتەوە. پێشتر هەندێک کۆمپانیایان دابین کردبوو بۆەوەی کا پێوەری ئاو بکڕێ بیێنێ داینێ، هەموومانە شکستیانێنە. ئێستا هەموو کەس دەتوانێت خۆی پێوەەر بکڕێ دای بنێ، بەڵام ئەو پێوەرانی کە ئێستا هەن هەمویان هەواش تەنانەت دەخوێنێتەوە، لەسەرت ئەژمار دەکرێت. هەرچەندە بەشێک لە هاوڵاتیان ئێستا فێربوون لەوەی کە چۆن پێوەرەکەیان کەم بکەنەوە. لە ڕابردوودا دێمە سەر ئەوەش بەپی داتاکە چۆن پارەی ئاوە ژمار دەکرا و ئێستا چۆن ئەژمار دەکرێت. داهاتی ئاو بەپێی پێوەری نوێ داهاتی ئاو ساڵانە 33 ملیارد دینارە. تەڵان ئەمە زانیاریەکە کە دەستم کەوتووە چکە هیچ ناوەندێکی فەرمی بڵاوی نەکردووەتەوە، بەڵام ئەوەندەی کە بە دوواداچوونمان بۆ کردووە ساڵانە 33 ملیارد دینارە بەم پێوەرە نوێیەکە بەم شێوازە بەردەوام بێ. بەڵام ئەی بەپێی پێوەری کۆن چۆن بوو؟ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بە پێوەری کۆن قازانجی بوو یا بە پێوەری تازە؟ بە پێوەری تازە کە حکوومەت تایە زەرەر دەکا، هاوڵاتیش تایە زەرەرەکە، پارەش هاوڵاتی زۆرتر دەیدا، ناشێتە گیرفانی حکوومەتەوە، ئەی ئەچێتە گیرفانی کێوە؟ بە پێوەری کۆن واتە بەپێی ڕووبەری خانوو یا دووکان بوو. بۆ هەر ڕووبەرێکی 100 مەتری 10,000 دینار حساب دەکرا، بۆ هەر 150 مەترێک 15,000 دینار مانگانە حساب دەکرا، بۆ هەر 200 مەترێک 20,000. ئێمە ناڵێن ئەم پێوەرە ستانداردە و تەواوە و هەمووشی دقیقە، چونکە کابرا 100 مەتر خانووی هەبووە لە ماڵەوە نەبووە مانکە هیچی سەرف نەکردووە، بەڵام دێتەوە سیر دەکات دەبێت حتممە مانگە هەر 10,000 دینار بدا. بەڵام تا حدێک بۆ هاوڵاتی کەمتر بوو لە چاوە پێوەری کە ئێستا هەموو هاوڵاتیان هەراسانن بەدەستیەوە. حکوومەت هێرێمی کوردستان ساڵانە پێویستی بە 122 ملیارە بۆ دامینکردنی ئاو. واتە ئەگەر داهاتی ئێستەی ئەم پێوەرە زیرەکەش بێت کە دەکاتە 33 ملیارد دینار، حکوومەت 92 ملیارد دینار زیانی بەرکەوتووە، چونکە داهاتی ئاو بۆ 3 کۆمپانیا دەچێت کە گرێبەستیان لەگەڵ وەزارەتی شارەوانیدا کردووە. ئەمە چۆنە؟ بەپێ و بە دوواداچوونەی کە کردومە، حکوومەتی هێرێمی کوردستان پێویستی بە 122 ملیارد دینار ساڵانەیە بۆەوەی کە بتوانێت ئاو بۆ هاوڵاتیان دابین بکە. بەڵام ئێستا بەپێی بێوەری زیرەک 33 ملیارد دینار پیا دەکات ساڵەکە، و ئەمە بە جۆرە لە جۆرەکان زیانێتی. چەندی زیانە دەبێت 92 ملیارد دیناری بخاتە سەر. ئەگەر بە پێوەری کۆن بووایە بە دڵنیاییەوە هەم داهات زۆرتر بوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لە سەرشانی هاوڵاتیش کەم بوو. بۆیە ئێستا با بزانین ئەو کۆمپانیایانە کێن کە ئێستا بە جۆرە لە جۆرەکان بوونەتە بەدیل و کاریان چییە و داهاتەکەیان چۆنە. هەندێک شت هەیە غامزە لە بەرەوەی کە بەشێکی ئەسڵن ئامادەنی ناوەڕۆکی گرێبەستەکانیان لەگەڵ کۆمپانیەکان بخەنە ڕوو، بۆیە هەندێکی کە توانیومانە شیکاری بۆ بکەین یا زانیاریەکان وەرگرین بەم شێوازەیە. 3 کۆمپانیا کاری خوێندنەوەی پێوەری ئاو لەگەڵ وەرگرتنی پارە دەکەن. کۆمپانیای گرنگ، کۆمپانیای ئۆرانۆس، کۆمپانیای خەتیب العالەمین. کۆمپانیای گرنگ و ئۆرانۆس لە پارێزگای سلێمانی لە زۆنی سەوس، کۆمپانیای خەتیب العالەمین لە زۆنی زەرد. واتە وەکو هەمیشە دابشکاریان کردووە، چۆن دەسەڵاتە سیاسیەکەیان دابش کردووە، کۆمپانیەکانیش بە هەمان شێواز دەبێت بزنس و بازرگانیەکەیان دابش بوو بێت. ئەم 3 کۆمپانیایە کار دەکەن. بەپێی گرێبەستەکە دەبێت بەپێ و گرێبەستەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یا وەزارەتی شارەوانی کردوویەتی دەبێت تا ساڵی تا ساڵی 2018 185 هاوڵاتیان پێوەری ئاویان ببەستایە. ئەو کات لە کۆکردنەوەی 175 پارەی ئاو هەر کاتێک 185 هاوڵاتی پێوەری ئاوەکەی بەست و 175 پارەی ئاو کۆکرایەوە، گرێبەستەکە جێبەجێکرێ لەگەڵ کۆمپانیاکاندا و ئەو کات بەپێی سەرچاوەیە کە دەسم کەوتووە، چکانە کۆمپانیا جوابیان دەدایە حکوومەتی هەرێمی کوردستانی ئامادەیە و زانیارانە بخاتە ڕوو، تەنها ئەو کاتە 120 داهات بۆ کۆمپانیاکان دەبێت 80 دەبێت بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان.
بەڵام ئێستا خۆ ساڵی 2010 نیە، ئێستا 2022 واتەمە دەبوو 4 ساڵ لەمەوە پێش. خۆ کۆمپانیا دەیتوانی لە مەرجی یەکەمە چونکە هێشتا پێوەرەکە نەگەشتووەتە 185 و تەنان هێشتا لە 150 کەواتە دەیتوانی شکات لە حکوومەت یاریێمی کوردستان بکە بۆی کە بتوانێت قەرەبووی خۆی وەرگێت. بەڵام ئێستا باز لەوە دەکرێت ڕێکەوتنێکی نوێنیان هەیە لەگەڵ ئەم کۆمپانیایانەدا. بابزانین بۆچی ئێستا کۆکردنەوەی پارەی ئاو بووەتە نایاسایی. کاتێک کە بە پێی گرێبەستەکە هێشتا بەستنی پێوەری ئاو 185 تەواو نەکردووە، چۆن دەکرێت پارە بدرێتە کۆمپانیەکان کە ئێستا پارەی ئاوەکە کۆمپانیەکان کۆی دەکاتەوە. واتە ئەمایان ئیدی ناساییە چکە نەگەشتووەتە 185ەکە کە نەگەشتوێتە 185ەکە مەرجی یەکەمی دەبێت ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە کەواتە گەر کۆمپانیاش پارە کۆ بکاتەوە نایاساییە. بەپێی زانیاریەکان ڕێکەوتنێکی نوێنی هەیە لە نێوان کۆمپانیەکان و حکوومەت لە بەرامبەر ئەو کۆکردنەوەی ئێستا بڕێک جاهاتی مانگانە دەدرێت ئەو کۆمپانیایانە. بۆیە لە ئێستادا نایاسایەکی دیکە کە بەرامبەر هاوڵاتیان دەکری ئەوەیە پارەی پێوەری ئاو دەبێت لەسەر حکوومەت بێت جیاواز لەمەی کە کردویانە. کاتی خۆی کە کۆمپانیەکان هاتن پێوەری ئاویان دەفرۆش بە هاوڵاتیان 45,000 40,000 هەموومانیان کە دەفرۆشت و ئێستش کە گەر هاوڵاتی خۆی پێوەری ئاو بکرێت دەبێت پێوەەر لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە بڕیاری داوتی ئەگەر دواتر دەست کرا بە کۆکردنەوەی پارە هەر مانگێک واتە خۆی کۆکردنەوەی پارەکان بە خولە هەردوو مانگ جارێکیان کردووە بە خولێک. حکوومەتی هەرێم دەڵێ هەر خولێک واتە 2 مانگ جارێک کە دەگەڕێن بۆ پارەی ئاو حسابی پارەی ئاوی هەر ماڵێک چەندی کرد 2000 لێ داشکێنرێت 45,000 داوە دابەشی دوی بکە ئەوەندە خول هەر مانگێک تۆ هەر خولێکیان 2000 لێ وەرناگرن تاو کاتێ وەکو قیس پارەی پێوەری ئاوەکەش کۆتایی پێدێ. بەڵام خاڵێکی دیکە هەیە کە ئێمە دەڵێن دزیەکی محتەرەمان لێ دەکات لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان نەتۆڕی ئاو حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردووە نە ئاوەکەشی حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردووە. بەڵام ئێستا کۆمپانیا هاتووە کۆمپانیا قیت بووەتەوە دەیەوێ بەو پێوەرە بڕێکی پارە زۆر لە مقابل ئەو ئاوەی کە کانیاوە گوندەکانن تۆڕی ئاوەکەشیان هەمووی لەلایەن ڕێکخراوەکانەوە یاخۆت ڕێکخراوە جیانەکانەوە پێشتر ڕاکێشراوە یا خۆیان بوو نەسڵن. بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە بڕێکی زۆر پارەی ئاویان لێ وەردەگرێت کە ئەمەش جۆرێکی دیکەیان لە نایاسایی بوون لە بەرامبەر ئەوەی کە پارە لە هاوڵاتیان وەردەگیرێ و ئەوەشی کە لە هەمووی گرنگترە و خەڵکی بێزار کردو و ڕازیانە پێوە ببەسترێ یەکە من 24 کاتژمێر خۆ ئاو نییە چۆن کاتژمێرێک ئەگەر هەبێەوە نەبێ لە هەمان کاتجا ئەم پێوەرانە هەمویان غەل و غەشیان لەگەڵا دەکرێت زۆر جار کە هەوایەکی تون کاوەکە دێتەوە پێوەرەکە دەجوڵێتەوە ئیش دەکات بۆیە هەموو ئەم نایاسایانە وای کردووە هاوڵاتی متمانەی بە پێوەری ئاویش نەبێت 150 پێوەری ئاو ببەستن. ئەمەش باس لە کەیسی پێوەری ئاو بوو. عزیزان هەرسێ کەیسەکەمان پێشکەشکردن سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین وازانەوە.